ڕۆژ داتای زۆر گرنگ هەیە بڵاوەکرێتەوە لە کاتژمێر 4:30 بە کاتی هەرێمی کوردستان هەڵبەت نیو کاتژمێر دوای هەواڵە ئابوووریەکان ئەو داتایانە بڵاوەکرێتەوە بەڵام ئێمامانوێت ئێستا قسەی لەسەر بکەینەوە جگەلەوەش بازار بە تەواوی چاوەڕوانی ئەو داتایانەکە بە تایبەتی سکاڵای بێکاری کە پێشتر 199,000 بووە بەڵام ئێستا پێشببینیەکرێت ڕێژەکە بۆ 213,000 سکاڵا بەرز بێتەوە. بەرز بوونەوەی سکاڵای بێکاری بۆ بازار لەم دۆخەیە باشە بێت یاخود خراپە بێت جا ئەمە لەگەڵ میوانێکی شارەزات ئاوتویەکەم کە بەڕێز مامۆستا ڕێبوارە و شارەزای بازاڕدارایەکان و پسپۆڕی داراییشە. مامۆستا بەخێر هاتیەم کاتت باش بەخێر هاتی. نرخی زێر هەرزان بووە هەرزانترە بێت؟ خۆی لە ڕاستیە دابەزینی نرخی زێر لە دوڕۆژی ڕابردووە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە وەکو جەنابەت لە چوارچێوە راپۆرتەکەی ئاماژەت پێکرد کە سبەینە داتاکانی NFP داتای کار بڵاو بنەوە ئەم داتایانە کاریگەریەکی گەورە لەسەر ئاراستەی بازاڕە داراییەکان دروست دەکات و ئەکرێ ئەگەر باش بن ئەم داتایانە لە ڕاستیە بە گوێرەی باشی و خراپیەکانیان تەمەن تەئسیر لە ئیندێکسی دلاری ئەمریکیەکە و تەئسیر لە بازاری کانزاکانیشەکە لەوانەیە بەشێک لەوە بەرهێنەر و بازرگان سعرەکان بە گونجاو زانێبێت لە ناوچەی 4,500 دلار 4,480 دلار بەشێک لەو قازانجیان وەرگرتی بێ کە لە ماوەکانی ڕابردووە کڕینەکان کردواتم پێم وایە دابەزینی نرخی زێر لە حاڵەتی ئێستاە زیاتر پەیوەندی بەوە نییە کە فرۆشیاری زۆر داخلی بازار بوو بەڵکو ئەکرێت بەشێکی وە بەرهێنەر و بازرگان تەنها قازانجەکەی وەرگرتێ بۆەوەی کە نرخەکەی دابەزێت لە لایەکی تریشەوە ئێمە عادەتەن لە سەرەتای ساڵە ئەو دامەزراوە داراییانە و بەرهێنانەکانی خۆیان ڕیسێتەکەنەوە ینی بۆ نرخی گونجاوی کڕین ئەگەڕێن لە بازارە بۆ ئەوەی کە ماوەیەکی دوورمەوداتر هەڵی بگرن بە گوێرەی دۆخەکەش هەڵسەنگاندنی بۆ بکەن فەسعری گونجاویش بۆ ئەوانەوەی کە نرخەکان هەندێک دابەزێ پاشان کڕینی باشە مامۆستا بۆچی ئەو دۆخەی ڤەنزوێلا کاریگەری لەسەر زێر بەو شێوەیە دروست نەکرد؟ خۆی لە ڕاستیە مەسەلەی فەنزوێلا ئەکرێت زیاتر ئێمە بڵێن کاریگەریێک خۆی کاریگەری دروست کردیانی زێڕی بەرز کردەوە چونکە پێش ئەو مۆزوعە ئەگەر بەبیرت بێ لە کاتی داخرانی بۆرسەیە لە 4,330 دلارێک داخرا بوو بەڵام هەر شەو کە بازارەکان کرایەوە لە ڕۆژی دووشەمە دوای ئەو ئەحداسە دوای ڕووداوی کە ڕوویدا نرخ بەرزبوونەوەی تۆمار کرد هەتا و ناوچی 4,500 دلار 170 دلارێک بازاری جوڵاند بوو کاریگەری دروست کردو بەڵام بابەتی فەنزوێلا زیاتر کاریگەری لەسەر بازاری نەفت دروستەکە بەڵام لەسەر نەوتیش دروستی نەکرد یان ئەتوانین بڵین ئەو جوڵەی کە کردی بەپی ئەندازەوە ڕووداوە بوو کە ڕوویە من پێم وانێ بەخەدر ئەندازەی ڕووداوەکە بوو بێ و ئەکرا کە کاردانەوەی زیاتر بەڵام لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان لە مستەقبەلا زیاتر ئەم کاردانانەوانە ببینین بە تایبەتی پێم خۆشە قسێک لەسەر نەفت بکەین چونکە ئێستا ئەوەی کە لە شارەزایانی ئابووری و بەشێک لە میدیا جیهانیەکانیش باسی ئەوەکەن کە ڕاستیان نرخی نەفت دوای گۆڕین ڕژێم لە فەنزوێلا ئەگەر و احتیمالەتی دابەزینی هەیە لە بازاڕەکانە و باس لە ئەرقامی 30 دلار و 40 دلار و ئەو ڕقەمانەکرێت پێم خۆشە کەمێکتر باسی بکەین بەس با لەسەر زێر دوور نەکەوینەوە ئەو داتایانی کە بڵاوکرێتەوە کاریگەری لەسەر زێر چۆن دروستە خۆی لە ڕاستی ئەمە پێشەوە پێویستە بزانین کە فیدراڵی ئامانج و کاری فیدراڵی چیە فیدراڵی دوو ماندەیتی هەیە یەکیکانەوەی کە ڕێژەی بێکاری کەم کاتەوە دومیش هەڵاوساندا بزن ئێمە لەو ڕوانگەیە خوێندنەوە بۆم داتایانەکەن کە ئەم داتایانەکە بڵاوەکرێتەوە بێکاری کەم بووتەوە و دەستی کار مەعاشی دەستی کار تا چ ڕادەیەەکە و بە دڵنیاییەوە گەر بێتە هۆی کە هەڵاوسان بەرز بێتەوە لەسەر بابەتی دەستی کار بێکاریدا بەزێ بۆ ئاستەشی گونجا ئاستەشی معقول کەسە 4.4 و ڕێژەیەکە کە فیدراڵی پێی وایە کە باش نییە لە حاڵەتی ئێستەیە ئەمە عادەتەن وا کاتە گەرداتەکان باش بن سبەی دەستی فیدراڵی واڵا بێ بۆ دابەزاندنی سوودی بانکی یعنی قسە لەسەر دابەزاندنی سوودی بانکی ڕووداوایان دابەزاندنەکەی هێنێتە پێشترەوە داتا و ئامارەکان باش بن کە سوودی بانکیش دابەزێنە بەڕێستان ئەزانن کە ئەبێتە هۆی ئەوەی کە نرخی کانزاکان لە بازارە بەرز بێتەوە و نرخی بازاری پشکەکان بەرز بێتەوە بە پێچوان و ئیندێکسی دلاری ئەمریکی لاوازە بێت بەڵام ئەگەر هاتوو ئەم داتایانە ڕاستیە داتای خراپ بوون بۆ ئابووری ئەمریکا ڕاستە لەوانەیە یەکێک پێی وا بێت ئەگەر داتای خراپ بێتەوە سبەینێ ئەبێ ئیندێکسی دلار دابەزێت نان بە پێچوانەوە ئەگەر داتای خراپ بێتەوە سبەینە ئیندێکسی دلاری ئەمریکی بەهێزەکە بۆ لەبەرەوەی کە
ئەگە داتاکە خراپ بە فیدراڵی ناچارە بۆ ماوەیەکی دوورتر سوودی بانکی پێڵێتەوە مانەوەی سوودی بانکیش بۆ ماوەیەکی دوورمەوداتر و بەرهێنەر ناچارەکە کە زیاتر پەناباتە بە دۆلاری ئەمریکی ئێمە لەوەین کە تەحلیلەکە لەسەر ئەو ئەساسەیە کە ئایا سبەینێ داتاکان وا لە فیدراڵیەکە کە سوودی بانکی دابەزێنەیان وای لێکە بۆ ماوەیەکی دوورتر سوودی بانکی ئەی تو ئەتوانی بە زمانێکی زۆر سادەتر پێمان بڵێ زێر نزیکە لە لووتکەی نوێ لە لووتکەیەکی نوێەکە یان لە دابەزین لە کامیان نزیکترە من پێم وایە لە خلال ئەم یەک دوو مانگەیە نە دابەزینێکی زۆر گەورە تۆمارەکانە بەرزبوونەوەیکی زۆریش ئەبین ئەکرێن نرخەکان لە نێوان 4150 دلار بۆ 4500 دلار تەبیعەتی زێڕە ینی ئەمە پێشتیش لە بیرمان نەچێت کە لە 3500 ئەوە تا مانگی 3 وابێت تەوەقعەکەم ئەم دوو مانگە بەو شێوەیە ئەسعار لەو ناوچانەیە بەردەوامی هەبێ و لە لایەکی تریش زێر زۆر حەساسە ئەوە دوای ئەو یەک دوو مانگە چی یەکلای یەکاتەوە خۆی لە مانگی لە ڕاستیە لە مانگی 5 ئەمە پارێزگاری بانکی ناوەندی ئەمریکا ئەگۆڕێت ئەخبارەکانیش بۆ شێوەیە کە کیڤن هەسێتە بێتە سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا و ئەوی ژوان هەسراوە کێشکە لەوانە کە بە توندی پاڵپشی دابەزاندنی سوودی بانکێکە کەواتە ئێمە لە خلالی 2026 ئەبێ وا بیر بکەینەوە کە نرخی زێر لە بازاڕەکانە ئەگەر احتیمالەتی بەرزبوونەوەی زیاتر هەیە و سوودیش لەو دەرفەتانە ببینرێکە دابەزین تۆمارەکە چونکە ئەوەی کە ئەخبارەکان عادەتەن خەبەر تەئسیرێکی کورتمەوداتری ئەبێ لەوەی کە سوودی بانکی ئەبێ لەوەی کە پارێزگاری بانکی ناوەندی ئەگۆڕێ ئەگەر ئەم ئەخبارانە لە یەک دوو مانگەیە بۆ هۆی دابەزینی نرخی زێر کڕینی شتێکی گونجاوە چونکە ئێمە لەبەر چاومانە کە پارێزگاری بانکی ناوەندی ئەگۆڕێ کە سوودی بانکی ئەبەزێنرێ ئەگەر احتیمالی لاوازمونی ئیندێکسی دلار هەیە لایەکی تریشەوە کێشە جیۆپۆلیتیکەکان لە هەڵکشانایە و هیچ سەبەبێک نییە کە قەناعەتمان پێبێنێ بەوەی کە ئەو سەبەبانەی کە لە ڕابردووە نرخی زێڕی گەیاندۆتە ئێرە ئێستا نەماوە هەمووی تەواجود و وجودی هەیە لە بازاڕە ئەکرێت بێتە هۆی ئەوەی کە دامەزراوەکان زیاتر نرخی زێر بەرزکەن بە تایبەتی بەڕێزیشتان لە چوارچێوە راپۆرتەکە ئاماژەتان پێکرد بۆ 14هەمین مانگ لەسەرێک چین زێر خەریکی کڕینی زێرە باشە پرسیارەکە لێرە ئەوە دروستە بێ کڕینی زێر بۆ دەوڵەتێکی گەورەی وەکو چینیان دەوڵەتەکانی تر یاخود بانکە ناوەندیەکان ضرورەتی پێویستی بێ بۆ خەڵک بۆچی پێویست نیە ینی زێرکردن ئەبێتە لەو حاڵەتە ئەبێتە بازرگانیە کە تۆ لە هاوشانی بانکە ناوەندیەکانێکی پێم وایە کە قەرارێکی ناجح بێگومانە گەر ڕاستە و خۆش نەیڵین بەڵام ئەم شتە ڕاستە کڕینی زێر ئەمڕۆ باشترە لە بەیانی ڕاستە قەینا هەرچەنە مامۆستا ڕێوەر تۆزە زۆر بە مطلقی نەیڵێ بەس ئەزام هەر هەڵڕای لەسەر ئەوە تەواو باباسی نەوت بکەین چونکە ئەو کات حەزم کرد زۆر بە وردی باسی نەوت بکەین بۆچی ئەو ڤەنزوێلا ئەو کاریگەری نەبوو لەسەر نرخی نەوت و ئەگەری هەیە لە داهاتووە چۆن کاریگەری دروست بکات تاوان پرسیارێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە بە تایبەتیش ڕووداوەکان بە شێوەیەکی ناڕاستەخۆ کاریگەری لەسەر عێراقی و کاریگەری لەسەر دەخلی خەڵک هەبێ لێرە لەوانەی خەڵک ترسێکی لا دروست بێ یان هەندێک شارەزا و لە کۆڵەر بە شێوەیەشیان قسەیان کردبێت کە نرخی نەوت لە بازاڕەکان ئەگەر احتیمالەتی داوازن لەبەرەوە قسەکردن لەسەرم بابەتە بۆ خۆی بابەتێکی گرنگ و حساسە لەوە دەست پێ بکەین کە بۆچی تەئسیرێکی گەورەی لەسەر بازاڕی نەفت نەکرد لە ڕاستیە ڤەنزوێلا ڕاستە کە یەکێکە لەو دەوڵەتانەی کە گەورەترین ڕزێروی نەوتی هەیە سەلمێنراوەکە یەکەم دەوڵەتە لە ڕیزبەندیەکان و پێش عێراق و کەنەدا و سعودیە و ئەو دەوڵەتانە دێ ئەگەرێتەوە بۆ کەمیوە بەرهەمهێنانی نەوت یعنی ڕۆژانە پێش ئەوەی کە ڕژێم بگۆڕێ لە ڤەنزوێلایە ملیۆنێک بەرمیل بەرهەمهێنرا کە ئەم ملیۆن بەرمیلە بەرهەمهێنرا 600,000 بەرمیلی چین کڕیاری بوو فکاریگەریەکی زۆر گەورەی لەسەر بازاڕەکان نەکەوە ئەگەر ڤەنزوێلاچێک بە لەو دەوڵەتانەی کە 3 ملیۆن بەرمیل 5 ملیۆن بەرمیلی بەرهەمبێنە لەوانەیە بە گۆڕینی ڕژێم لە ڤەنزوێلایە کاریگەری و کاردانەوەیی گەورەتری لەسەر نرخی نەوت دروست باشە ترامپیش زۆر حەزەکاکە و باسی وەشەکاکە ئەوێ نرخی نەوت دابەزێنێت پێ دوای و دابەزینە لە چه ئاستێکا بێت 30 دلار 40 دلار تا و ئاستەیە زانی چۆنە مەسلەی ئەمریکا ئەمە تۆزێک لە بنیادی بابەتەکە بوو کۆڵینەوە بۆ ئەوی کە زانیاریشی دروست بگاتە خەڵک لێرەوە ئەمریکا خۆی ئەزمونێکی زۆر باشی نییە لە مەسلەی گۆڕینی ڕژێم لە دنیاە یعنی ئەو دەوڵەتانش بە تایبەتی و دەوڵەتانی کە نەوتیان هەیە ئێستا مۆنموناگە تەماشای عێراق بکەین لە 2003 کە ڕژێم گۆڕا لە عێراقا هەمان ئەم
ئەم قسانەی کە لە ئێستا لە میدیاکان و شارەزایان ئەیکەن هەمان باز بوو کە ئەمریکا بۆ مەسەلەی نەوت دەستی بەسەر عێراقا گرتووە. بەڵام ئەبینین ئاستی بەرهەمهێنان لە دوای 2023 هەشت ساڵی پێچوو هەتاوەکو مستەواکەی بگاتەوە پێش گۆڕینی ڕژێم. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە یعنی تۆ ڕژێمێک لە وڵاتە گۆڕی بەدیهێنانی سەقامگیری شتێکی ئاسانیە. نمونەیەکی ترمانەی لیبیا لە سەردەمی معەمەر قەزافی پێش 2011 بەرهەمی نەوتیانە گەیشتە ملیۆنێک و 600,000 بەرمیل. بەڵام لە حاڵەتی ئێستەیە هێشتا دوای 15 ساڵ ئاستی بەرهەمهێنانی نەوت لە لیبیا نەگەیشتۆتە کاتی ڕژێمەکە. بەڵێ سووریا بە هەمان شێوە کە لە سەردەمی پێش تێکچوونی بارودۆخی سووریا لە 2000 پێش 2011 ئاستی بەرهەمهێنان تا 2.5 ملیۆن بەرمیل لە ڕۆی لە حاڵەتی ئێستا 800,000 بەرمیلە. ئەمە چیمان پێڵێ مێژوو ئەومان پێڵێ کە ئەمریکا لە مەسلەی گۆڕینی ڕژێمە ئەزمونێکی باشی نییە و ئەکرێ لە فەنزوێلە هەمان سینارە دووبارە بێتەوە. ئێمە نازانین کە چەندی پێ ئەچێ لە ڕاستیە مەسلەی بنیاتنانەوەی ژێرخانی چاوەڕێناکرێت لەوانەیە کە پێم وایە بە پێچەوانە و نەک نرخی نەودانا بەزێ نرخی نەوت لە نیوەی یەکەمی ئەم ساڵا ڕوو لە بەرزبوونەوەکە و ئەکرێ ئێمە $70 بۆ بەرمیلێک ببینێت چونکە هاژە خەمبیرت نەچێم باسم کرد یەکێک ملیۆنێک بەرمیل نەوتی بەرهەمێنە فێنزۆلا پێش گۆڕینی ڕژێم 600,000 چاینا کڕی. ئێستا دوای گۆڕینی ڕژێم ئەم نەفت نادرێتە چاینا. چاینا بۆش پڕکردنەوەی ئەو 600,000 بەرمیلە ئەبێ لە جەیەکی تر بیکڕێ. واتە تەڵەبێکی ئیزافی دێتە ناو بازاڕەوە. دوای ئەوە یەک بابەتەیە زۆر گرنگەکە ئێمە قسەی لەسەر بکەین لە مەسەلەی ئەوەی کە من وا فکر ناکەمەوە نرخی نەوت لە بازاڕەکانە دابەزێ. ئەویش ئەوەیە لە ڕاستیە کۆمپانیا ئەمریکەکان کە وەکو دۆناڵد ترامپ خۆی ڕایگەیاند ئەچناویەوە بەرهێنانەکەن ئەم کۆمپانیانە شیڤرۆن و ئێکسۆن و ئەمانە بەدەیان $1,000,000 پێویستە لە ژێرخانی فەنزوێلا ینی لە کۆتایی ژامە بیرمان نەچی ئەم کۆمپانیانە کۆمپانیایەکی قازانجی ویستن و ئەمەوە بەرهێنانە پێویستە قازانج بکەن پێویستە ڕئسمالی شەریکەکانیان بەرزکەنەوە پێویستە شێر هۆڵدەرەکانیان قازانج بکەن لە بازاڕەکان بابەتێکی تریش نەوتی فەنزوێلا نەوت تێکنیەکە بە ئاسانی دەربهێنرێت تقریبا کۆی تێچوو نزیکی $30 تێ ئەچێ. باشە ئەگەر ئەم تۆ لەو قەنەعەتەیە کە ئەم کۆمپانیانە حتا ئەگەر بۆ نمونە ئاستی بەرهەمهێنان $30 واز لێبێنین لە ئاستێک بەرهەمهێنن کە بێتە هۆی ئەوەی کە نرخی نەوت لە بازاڕەکانە دابەزێ بۆ $40 $30 یعنی بە وەبەرهێنانەکەیان ئەمەی کە باسەکرێکە نەوت دابەزێ بۆ $40 $30 لە ئەساسە پێچەوانەی بەرژەوەندی و سیاسەتی ئەم کۆمپانیانەی لەبەرەوە هەرچەنە دۆناڵد ترامپیش بڵێ ئێمە دەستمان گرتووە بەسەر ڕزێروی نەوتی هەموو دنیای نرخی نەوت دابەزێ من لەو قەناعەتانیم کە بە هیچ شێوەیەک نرخی نەفت لە بازاڕەکانە دابەزێ پێم وایە لە $150 ئەمێنێتەوە و ئامانجەکانیشی بە ئاراستەی $70 لە نیوەی یەکەمی ئەم ساڵە لەبەرەوە هەموو ئەمانە پشت ڕاست دەکاتەوە کە ناکرێ و نەوتیش یەکێکە لەو بابەتانەی کە بەراورد بە هەڵاوسان بەراورد بە 15 ساڵی ڕابردوو نرخەکەی هەموو شتێک بەرز بێتەوە تەنها سعری نەوت بەرز نەبێتەوە لە بازاڕەکانە ئەو بۆ بێدابەزێ ڕاستە لەبەرەوە پێم وایە کە نرخی نەفت لە بازاڕەکانە بە هیچ شێوەیەک ڕوو لە دابەزی نیە لەوانەیە ئەمەش خەبەرێکی خۆش بێ بۆ خەڵکی خۆمان بۆ عێراق وەرێمی کوردستان کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئێمە بێت چونکە عێراق بیانەوەکەی زیاتر و گەورەترە کار لە بەرامبەر نردنی موچە تا ئاگاتە هاوڵاتیان. مامۆستا هەرێم ڕێبوار چونکە یەک دوو جار هاوکارانم پێیان وتت مامۆستا ڕێبوار ببوورە مامۆستا هەرێم ڕێبوار شارەزای بازاڕدارایەکان پسپۆری دارایی لەگەڵمان بووی سپاس دەکەم. ئێمەوەکەوە هەمیشە کەسانی شارەزا و پێشبینیکاری ورد میوانداریەکەین توشتێکی لەو کەسانە زۆر سپاس.